لە یاری کۆتایی خولی لاوانی عێراق یانەی پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای فەرماندەیی تایبەت بەخۆی میوانداری لە لاوانی یانەی زەورا کرد. جێمی یەکەم هەردوو یانە بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ یاریەکەدا دەکرد. لە کۆتاییەکانی یاریەکەشدا بەرگریکاری لاوانی پێشمەرگە ئیهاب ئیبراهیم بە کارتی سوولە یاریگا کرایە دەرەوە و ئەو جێمەش بە یەکسانی بەبێ گۆڵ کۆتایی هات. لە جێمی دووەمدا سەرەتا زەورە فشاری زۆری کرد و لە خولەکی حەفدادا موهەممەد مەحموود گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی زەورە تۆمار کرد. پاشان ئەرسەلان جەلالی ڕاهەنەری پێشمەرگە گۆڕانکاری ئەنجامدا و هەر چەندە بەدە یاریزانەوە یاریان دەکرد، بەڵام لە دوای خولەکانی یاریەکەدا پێشەوەی داوەری چوارەم کاتی بە فیڕۆ بەرز بکاتەوە بە هەیەزی یوسف گۆڵی یەکسانی بۆ لاوەکانی پێشمەرگە تۆمار کردەوە. یاریەکەش بە یەکسانی کۆتایی هات و ناچار داوەر پەنای بردە بە لێدانێک لایکەرەوەکان. لە لێدانێک لایکەرەوەکاندا لاوانی زەورە سێ لێدان گۆڵیان تۆمار نەکرد. لە بەرامبەریشدا لاوانی پێشمەرگە تەنها یەک لێدانیان لەدەستدا و لە کۆتاییشدا بە ئەنجامی سێ لێدان بەرامبەر بە یەک لێدان لاوانی پێشمەرگەی سلێمانی توانیان یاریەکە ببنەوە. بەنای خی گەورە میهرەبان بە تاکید ئەرکێکی قورسە بەرامبەر یانەیەکی مێژووی عێراق کە لاوانی زەوران کۆمەڵێک یاریزانی لە هەڵبژاردەی لاوانی عێراق یاریەکەن، بەڵام ئێمە دوای کۆتایی جێمی یەکەم لە ناو ژووری خۆگۆڕین بەڵێنێکمان لەگەڵ یاریزانەکان کرد کە بتوانین بە شێواز و پلانێکی تند و تۆتل کار لەسەرەوە بکەین، ناوسەیەکی ناوچەکانمان بە شێوازێکی داخراوی کاری لەسەر بکەین و لەسەر هێرشی هەڵگەڕاوە یاریکەین. سپاس بۆخوا یاریزانەکان ئەو ئەرکەی پێماندان بە شێوازێکی باش مامەڵەیان لەگەڵ کرد. ڕاستەمان دوو بووین، ڕاستە زەختمان زۆر لەسەر کرا، ڕاستە تۆپ زۆر لە قاسی تیپی بەرامبەر بوو، بەڵام ئێمە لە یاری کۆتایی بۆ ئەنجام هەوڵماندا پلان و تاکتیکەمان بۆ ئەنجام بوو. سپاس بۆخوا گەویشین بە ئەنجامەکەی خۆمان. ئەوەش ئەوە ئەگەیەنێک کە تیمی یانەی پێشمەرگەی سلێمانی کۆمەڵێک یاریزان و کۆمەڵێک خەڵک کە لە پشتی ئەو تیپەن پاڵپشتێکی بەهێزن بۆ ئەوەی بتوانین لە هەموو بارە نەخوازراوەکان بە شێوازێکی باش مامەڵە لەگەڵ کەش و هەوا یاریەکان بکەین. بەهۆی کەمی ژماری یاریزانانی تیپی پێشمەرگەوە لە گێمی دووەم توانیمان گۆڵی یەکەم و پێشکەوتن تۆمار بکەین، بەڵام بەهۆی دابەزینی توانای جەستەیی یاریزانانمان و گەرمی کەش و هەوا لە گێمی یەکەمدا ئاسمان دابەزی و ئەوەش کاریگەری لەسەر گێمی دووەم هەبوو. نەمانتوانی ئاست و ئەدای خۆمان پێشکەش بکەین و لە کۆتا ساتەکاندا گۆڵی یەکسانیمان لێ تۆمار کرایەوە. سپاس بۆ خوددا لەسەر هەموو شتێک. ئەمە ساڵی سێمە دەگەینە یاری کۆتایی. دوو ساڵی پێشتر لەگەڵ تیپی تازە پێگەیشتوان و ئەم ساڵیش لەگەڵ تیپی لاوان پیرۆزبایی لە پێشمەرگەی سلێمانی دەکەم. ئینشاءالله ساڵی داهاتوو هەوڵ دەدەین بگەینەوە یاری کۆتایی. بازۆخوای دوایەکەم ساڵ بەشداریکردمان لە خولی نایبی لاوانی عێراق توانیمان پلەیەکەم بەدەست بێنین بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک دەستخۆشی ئێستافی دارە و دەڕی بوو یاریزانەکانەکەم ئەنجامێکی گەورە بوو بە شاری سلێمانی. بەوە برنەوەیەش بۆ یەکەم جاریانێکی شاری سلێمانی توانی بێتە پاڵەوانی خولی لاوانی عێراق. ئەمە لە کاتێکدا وەرزی ڕابردوش لاوانی یانەی هەولێر توانی بووی نازناوەکە بباتەوە و دوو وەرزی یەک لە دوای یەکە نازناوەکە بۆ یانە کوردیەکان دەبێت. بڕیارتا کەناڵی پەیام سلێمانی.